یەک تکامانەیە پێشەوەی دەست پێکەین کاگوران خاڵە تەسویمەکە جگەرەگە دەژورۆ نەکێشێ زۆر سپاسانەکەین جوابی مۆبایل ژنێنەوە هەر سپاسانەکەین جەڕستی مۆبایلەکان بەڵام تەسوی بکەن زۆر ئاساییە بە مۆبایل هیچ کێشەیەکمان لەگەڵەوە نییە هەموو لایەکتان بەخێر بێن هونەری ڕەسەن ئەو هونەرەیە کە قەت نامرێ بە بەڵگەوەی ئەمڕۆ هەر لە خۆیوێنی شتەکە خۆڕسکانە بوو بە یادێک بۆ کەڵە هونەرمەندێکی زۆر گەورە کە سەیادی ئەزغەرە ئێمە وەمەدان نەبوو بێ بەو یادە بەڵام باوەڕتانە بێ بەڕێکەوت کە بەرزانی قالی خەڵووس ئەم دەنگخۆشە بێمە ناسان کە بەهرەیەکە لەکوێوە هاتووە لە هێڵەکانی پێشەوەی سنووری کوردستان لە ئەو سنووریکە ئێستا پێشمەرگە قارەمانەکان لێ بەرگری لە شەرەف و کەرامەتی هەمومانەکەن لە دوو سوڵماتووە لە گەرمیانەوە کاکە سامان چەپڵەیەک بە خێراتنیەکەین ئەو کاکە سامانەی ئەو ناوچاک کوردنشینانەی کە هەموو کاتێک کێشە لەسەر بووە لەژێر چنگی دایکیەکەرا بوون تکایە و جەڕستی مۆبایلە چەند وەختە هەر نەگین کاری لێکرێ هیچ کاتێ هەچ حکومەتێکی عێراقی هەبوو بێ هیچ کاتی اعترافی بەو ناوچەیە نەکرۆ بوو کوردێک لێ توانی بێتی ئەو هونەرە ڕەسەنە بپارێزێت لەو شوێنەیە کە هەمومان نەزانین ئەو شوێنە پیرۆزەی کە ئێستا خاچی کوردستانە و سوپاس بەخوا گەڕاوەتەوە خاچی کوردستان ئومێدواری کە جارێکی بتوانین هەمومان بەرگری لێ بکەین ئەمڕۆ کاک سامان لێرە هونەرێکی ڕەسەنمە پێشکەشەکات کە هەمومان شانازی پێ بکەین هونەرمەندێکی تری لێرە دەنگخۆش ژێرێ بە هەمان شێوە کەمێک ترەگەنە لامان کاکە داریوش ئەویش بە هەمان شێوە دەنگ و ستایلی مامۆستای لەمر سید عەلی ئەزغەری کوردستانی ئەمڕۆ دیارە یادەکە خۆی لەخۆیان بێ بە یادێکی زۆر خۆش بۆ ئەو کەڵە هونەرمەندە کاکە عەبدوڵڵا ژەبانەوە لێرە ئەویش هەر دەنگخۆشێکی زۆر باشە هەمویان لە یەک ستایل و یەک تەبەقەی دەنگان بەزێک تکامان هەیە بێدەنگی ناو کەستەمەن ئێستا لەو پەڕی گەرمیانەوە هاتووە بە خێراتنی یەکەم جارێکتر وارووا کاکە داریوشەوانش کەمێک ترەگەنێرە کە ئینشەڵا ئەمڕۆ گوێویستی هونەرێکی ڕەسەنە بین هەمومان بەیەکەوە حەز ناکەم ئەم جارە دووبارە بکەمەوە هیچ منەت نییە پێتانی نافرۆشینەوە بەس هەموو ئەم ستافانی کە لێرە ئیشەکەن ئەو مامۆستا سەلیمی شیاتە سەر کە هونەرمەندێکی زۆر دیارە زیاتر لە 25 ساڵە خزمەتی هونەری نەتەوەکەمانەکە ئەوە بزانم چوارم پێنجم جارە بەخۆ بەخشێت ئێرە کاگا بەش و کاک بورهان و هەموو برادرانە کاگالان کاک جەلال ئەو دوو ئازە باڵەبانە کە ئەمڕۆ خۆبەخشانە هەردووشیان بە ئەمریکانە هاتوون بەڵام لەوەچی ئەمڕۆ ئەمێری باڵەبان لە ئاهەنگەکەمانە بەکارنێت بەڵام من سوپاسیانەکەم کە هەڵوێستێکی جوامێرانەیە نواندووە ئێستا گوێویستی یەکەم بەرهەمی کاکە سامانە بین بێکەوە بەڵام جارێکی تەکلیفمانەوەیە بە بێدەنگی گوێ لە گۆرانیەکان ئەگرین سوپاستانەکەم غمگین و دڵخۆشێوە بڕوانە بارینێوە حەیرانی خاڵی لێوە جەرگم سوتاوە گەخاوە ئەرێ وەی جەرگم سوتاوە گەخاوە Yeah.
فتوای چاوی ماسکت اوی قتل واجب کرایا وای وای قتل واجب کرایا زمستانی فراقت پیچ دبا سریم اره پیچ دبا سریم بودوش تو شیدابون و دایری ورسیابون
نجاف مبوجا لبيرد ميور رفيق شاوك سريجو هور شاوك سريجو أذكر ذميان مكولا ويتو مكولا ويتو هاي نبي هيدا غيبي دايد ولا دريدم توتاوي دردم توتاوي صديقم للهايز جنا صديقم يا ويا صديقم يا ويا بەخێراتنی کاکە داریش و ئەو گروپە خۆشەوی ساکەم کە لەگەڵیان بەخێر بێنێخوا سەرچاوم دیارە ئێمە بەهرەکان لێرە پێشکەشەکەین لەم کەوتریە ئەم بەهرانە شاراوان گرنگەوەی خامەکە لە دەنگی ئەو بەڕێزەیە ئەو گەرانەی سعرەزەر خۆی هەروەزی قورسە هەندێک جار هەست بە ئاوتەکانەکەین بەڵام وەکو عەرزم کردن لە دووسڵماتۆوە لەو شوێنەی کە نەک هونەر هەر کوردایەتیتیانە لە ئەساسەوە ئێستا ئەوتا لەوێ کەڵام کوردایەتیانە کوردایەتیان تیا لە بار بردووە بەڵبەندی کوردایەتی مەبەستمەوەی کە هونەر شتێک نییە لەو مەنتیقەیە بە ناوی کولتور بە ناوی هونەر لەبەروی نییە نێشتووە هەموو کات داگیرکەران ئێستا حالێن کە ئەم برایەمان لێ دانیشتووە هەوزان پێشەوە لە خوارەوەی تەلەفۆنێکی بووە و باسی سی جەنازەوانەیە کرد لە ناوچەکەی خوانی بەڕاستی کارەساتە لە شوێنی کارەساتەوە تو بوو لە ئێمە بەخێر بێت ئێستا حەزەکەم ئەمە گروپی بەڕێزان کاکە داریش و کاکە جەمشیدوان بێنە فەرمی دوێنەم جێگایە ئێمە هیچ ڕاینانم کە نەکردەوەن تۆزێک تەنسیقانەی بێکەوە ئەگە کراکە سامان لەگە گروپەکەیان شەدوای هەر گۆرانێک پێشکەش بکاتەوە ئەوانیش هەر کاک داریشیش بە هەمان شێوە هونەری ڕەسەنی سعیلەزغەر پێشکەشەکە و لەگەڵ گروپەکەی خۆیان ناسێن ئێستا یەک بێک بەخێر بێت داواکاریمان بەس ئێوە خۆشەویستەیە ئێمە هونەرێکتان بەخۆبەخش پێشکەشەکەین بەبێ بەرامبەر ئێوەش تەنها هاوکاریەوە بێدەنگی و ئارامڕاگرتنی هۆڵەکەیە لەبەر بە ڕۆح گوێ لەو مۆسیقایە بگرین
جگەرە کێشانیش تکامان کرد لە بیدایەتەوە هەست بەڕێزە جگەرە کێشێتوانە لە دەرەوە جگەرەکە بچێشێ و بگەڕێتەوە تکایە لەبەر ئێمە سەر جەمەم داریوش گۆرانی بێژی دەنگخۆشمان کاکە جەمشید بە ئاسفینەی کاکە بشینی برای بە زەڕب بەخێر بێن ئەو گروپە خۆشەویستە و دیارە ئەمڕۆ چەند دەنگخۆشی تری ژێرە بەشدارە بن بەڵام هاوکاری ئەمانەوێت ئەمانەوێت دەست پێ بکەین ئەگەرەوە یارمەتیمان بن تکایە قدر
پاراستنی ڕەسەنایەتی ئەوەیە ئەوە دەنگە جۆمان لێبوو بە دەنگی کاک سامان سایری ئەزغەر بە دەنگی کاک کارزان هەفتەی پێشوو جۆمان لێبوو و بە دەنگی کاک عەبدوڵڵا جۆمان لێبێت بە دەنگی کاکە داریوشیش کەوا بێ هونەرە نەمرە وەکو هونەرەکەی ئەحمەد شەماڵ کە کاک کامران لێبێ وەکو هونەرەکەی ماملەی حەسەن زیرەک مەزەری خالقی دەستان خۆش بێ بەڕاستی ئەوە خۆی لە خۆیە خەباتێکی کوردانەیە کە ئەمانە ئەو ڕێزکەیەوە ناکەن ئەو هونەرە پادەزن دەستان خۆش
بۆ